یاسای لێبوردنی گشتی دوای پەسەندکردنی لە پەرلەمانی کوردستان لەلایەن ئەنجومەنی دادوەریەوە خرایە بواری جێبەجێکردنەوە. ئێستا لیژنەیەک سەرپەرشتی جێبەجێکردنی یاساکە دەکات و لە ماوەی کەوتنەکاری یاساکەش 304 سزادراو لە گرتوخانەکان یارێمی کوردستان ئازادکراون. بەگشتی 304 کەس ئازادکراوە و 130 کەس لە چاکسازی گەورانی دەهۆک لە سەدا 30 و لە سەدا 40 دابەزاندنی بۆ کراوە لە سەدا 20ش ئەوانە کاتیان ئەوێت کە دەبێ لیژنەکاری لەسەر بکە و هەروەها لە چاکسازی نەوجەوانان و ژنانی دەهۆک 10 کەس تا ئێستا کە کاری لەسەرکراوە و لە سەرفایلەکانیان و ئازاد بوونە و لە هەولێر تا ئێستا تا دوێنێ 44 کەس ئازاد بوونە و لە هەروەها لە سلێمانی 65 کەس ئازاد بوونە لەو مادە جۆرا و جۆرانەی کە لەوێ هەیە و حکومەکەیان کەماوە. بەڕێوەبەری گشتی چاکسازی کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە کەسوکاری سزادراوان دەکات پەلەنەکان لە ئازادکردنی سزادراوەکانیان چونکە پرۆسەکە وردبوونی زۆری پێویستە و یەک لیژنەش پێداچوونەوە لە دۆسەی سزادراوان دەکات. کارەکان بەردەوامن و داوا لە کەسوکاری سزادراوان ئەەکەم کە دەو چاوەڕوانی کە چاوەڕوانەکەن وانەزان کە کارەکان وەستاوە یاخود کارەکان بە خاوی ئەڕوە چونکە ئەم کارە کاتێکی زۆری ئەوێ پێداچوونەوەی بە ئزبارەکان بە فیلەکان و تێدا هەیە مسادقە نەکرا تێدا هەیە کەمی ئەوراقی تێدا هەیە پێویستە ئەو پێداویستانە هەمویان ئامادە بکرێن و لە ناو ئیزبارەکە هەبیت بۆ ئەوەی قرارێکی سەلیم بدرێ لە بڕیارەکە و بڕیارە جێبەجێکردنەکەش بەردەوامە لە هەموو هەرێمی کوردستان. بە گوێرەی مادەی 9 لە یاسای لێبوردنی گشتی هەر یەک لەو سزادراوانەی کە تاوانی سیخوڕی بازرگانی کردن بە دەرمان و خۆراکی بەسەرچوو بەرتیل وەرگرتن ساختەکردنی دراو بە قاچاقبردنی شوێنەوار تاوانی ڕفاندنی مرۆڤ دەستدرێژی سێکسی و ئەشکەنجەدانی منداڵ بازرگانی کردن بە مرۆڤ کوشتنی بانقەست کوشتنی ژن کوشتنی زانایانی ئاینی و ڕۆژنامەنووسان بانقەست بەر یاسای لێبوردنی گشتی ناکەون و ئەم یاسایە نایەنگرێتەوە. ئەڵگورد ئەحمەد کورسات نیوز هەولێر.